سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. بۆ بەیانیەکەی دوای نوێژ دەرچووم، خوا حافیزیم کرد لە برادەران و لە ڕێگا ئۆتۆمبیلەکەم لە بنزین خانەیەک پڕ کرد و قاوەیەکم کڕی و لەو کاتەدا ویرسان لە پشمەوە ئامادە بوو. ویرسان، خۆت تێگمەدا، هەر دەمەوێ قسەت بۆ بکەم. ماکوان، لانەسی ئەو قاوەیە دەکەم بەسەر و چاوتدا. ویرسان، هیچ نەکەی دوای هەر دەبێت بڵێ ئایم سۆری، بڕۆ پارەکە بدە و لەگەڵت سەر دەکەوم و قسەت بۆ دەکەم، باشە یاخود نا؟ ماکوان، نەوەڵە بۆت نییە سەرکەوی، چوون بۆ لای کاشێرەکە و پارە بدەم و قاوەکەشم دانە. زۆر تووڕە بووم. ئافرەتەکە وتی وەسڵەکەت دەوێت یاخود نا؟ لە ژیانمدا وەسڵم وەرنەگرتووە. لەو کاتەدا لە خۆمەوتم بەڵێ دەمەوێت. ئەویش پێیدام. منیش بەبێت تەماشاکردن خسمە گیرفان و سواری ئۆتۆمبیلەکەم بووم. ئاوڕمدایەوە بینیم ویرسان دانیشتووە. ویرسان، بەس تووڕە مەبە، قسە دەکەین بە دڵت بوو وەریگرە، بە دڵت نەبوو ئەڕۆم، ڕێککەوتین یاخود نا؟ ماکوان، دەی شەکرەکە بشکێنە بزانم چی دەڵێ. ویرسان، ڕۆژێک لە ڕۆژان پرسیوتە ئەو گروپەی کە بانگت دەکەم بۆی چییە؟ ماکوان، نەخێر، چونکە پێویستم نەبووە و بەنیازش نیم بسمە ناوی، ئیتر بۆچی لێ بپرسم؟ ئەوەی لای ئێوەی شەیتانەوە بێت کوفرە و بەتاڵە و هیچ ناهێنێ. ویرسان، ئەی ئەگەر پێم وتی ئەوەی تۆ دەست دەکەوێت لەو گروپەدا زۆر لەوە گرنگترا کە دەست دەکەوێت لەلایەن ئیقباڵ و دوکان و هەموو ئەو سەروەتانەی کە لەم ژیانەدا بوونی هەیە. ماکوان، نامەوێت چونکە کافربوونی تێدایە، تەڕەفی خودا نەبێ هیچ شتێکی ترم ناوێ. ئەگەر هەموو ژیانم بدەیتێ و تەمەن بێپایانی واتە تۆڵ عمریش ئینزانای گۆڕمەوە بەم سەروەت و سامانە. ویرسان، کێ دەڵێ واز لە دینەکەت بهێنە؟ ماکوان، وەی کە شەریفی تۆ. ویرسان، ئەو گروپەی ئێمە موسڵمان و مەسیحی و جوولەکە و بێدینیشی تێدایە جێگاشیان دەبێتەوە. ماکوان، طبعاً هەروایە، بەس ببوورە من لەگەڵ ئەوانە جێگام نابێتەوە. زۆر بڕوام نییە ئەگەر کەسێک موسڵمان بێت لەگەڵ ئێوە ڕێگا بکات. ویرسان، هەر نەتپرسی گروپەکەمان چیە و ناوی چییە؟ ماکوان، ئەگەر ئاوز بی بە مانگایەکیش لێت ناپرسم. ویرسان، ئەی پێت چۆنە ئێستا پۆلیس بدوەستێنێت و بتگرێ؟ ماکوان، کاتی خۆی ئێمە منداڵ بووین، ئەگەر کەسێک قسەیەکی کەرانەی بکردایان نەشیاو بواە دەماوت فولکەی دەستاڕەکە دەزانی یاخود نا؟ ئەویش دەیوت ئا یاخود نا. ئەگەر بیوتایە دەزانم دەماوت بڕۆ لەوێ بیخولێنەرەوە، خۆ ئەگەر بیوتایە نایزانم دەماوت بڕۆ بە شوێنیدا بگەڕێ. تۆش پێم بڵێ فولکەی دەستاڕەکە دەزانی یاخود نا؟ ویرسان، تەماشای دواتەوە بکە پۆلیس بە شوێنتەوەیە. بەخوا ئەو درۆزنە ڕاستی کرد. ڕاستەوخۆ سیرم کرد پۆلیس بە شوێنمەوە بوو. منیش بە ئاسایی ڕۆشتم و تۆزێکم پێچوو پێشم کەوت و لە شاشەی پشتی سیارەکە نووسرا بوو. شوێنم کەوە بە زمانی ئینگلیزی. منیش شوێنیان کەوتم تا یەک چارەک ڕێمان کرد و پاشان برمیانە ناو بنکەیەکی پۆلیس و لە پارکینگێکدا وەستام. دوو پۆلیس هاتن و منیش لە ناو سیارەکەدا مامەوە. یەکێکیان وتی
پێش کاتژمێرێک لە بەنزینخانەیەک بەنزینت تێکرد. ماکوان: بەڵێ تێم کرد و وەسڵەکەشم پێیە. پۆلیس: بێ زەحمەت با تەماشایەکی بکەین. ماکوان: بفەرموو بە خۆشحاڵیەوە. وەسڵەکەم دایە دەستیان و تەماشایان کرد. پۆلیس: تۆ چیت کڕی لەوێ؟ ماکوان: سیارەکەم پڕ کرد لە بەنزین و قاوەیەکشم کڕی. پۆلیس: ئەی چۆن پارەکەت داوە؟ ماکوان: نووسراوە بە ماستەر کارت. پۆلیس: ئەوە نووسراوە تەنها پارەی قاوەکەت داوە. ماکوان: ئەوە بەڕاستە؟ پۆلیس: بەڵێ بەو جۆرە نووسراوە. ماکوان: ڕاستە من سوومەتە بەردەمی کاشێرەکە، بەڵام ئەو کەسی لەسەر کاشێرەکەی دەبێ بزانێت کە من لە کام سیارە دابەزیوم و قاوەکەم لە بەردەمی داداناوە و هیچی لێم نەپرسیوە، وام زانیوە هەموو شتێک دەزانێ. ئەگەر من مەبەستم ئەوە بوایە پارە نەدەم، ڕاستە خۆ دەڕۆشتم. گریما من بیرم چووە بۆ ئەو نەیپرسیوە. پۆلیس: ئەی تۆ تەماشای وەسڵەکەت نەکرد؟ ماکوان: من زۆر بە دەگمەن تەماشای وەسڵ دەکەم، ئەمەش نازانم چۆن بوو خستمە گیرفانم، چونکە زۆر سەرقاڵ بووم بەخۆمەوە. بای 20,000 یۆرۆ لەم وڵاتی تۆدا کەرەستم کڕیوە و نردومەتەوە بۆ وڵاتی نەرویس، تۆ بڵێ سومعی خۆم بشکێنم بۆ 60 یۆرۆ؟ پۆلیس: ڕاستە پێدەچێت کارەکە هەڵە بێ، بەڵام ناسارین دۆسیەکت بۆ بکەینەوە. ماکوان: فەرموو، زا ئەوەی بۆچیە ئەوان با ژمارە بانکیەکەیان بنێرن لە ماوەیەکی کەمدا لێرەوە دەیخەمە سەر حسابەکەیان، یا دوو ئەوەندە ئەدەم بە تۆ لەوێوە بیدە دەستیان. پۆلیس: ئەوە ئیشی ئێمە نییە. ماکوان: باشە خۆم دەیگەڕێنمەوە. پۆلیس: سکاڵە لەسەر تۆمار کراوە، دەبێت دۆسیەکت بۆ بکەینەوە. چوم لە پرزگەکەیان وەستام تا دۆسیەکە بکەنەوە و سزای ماڵی بدرێن. بەڵام دیار بوو پۆلیسێک بە تووڕێەوە هاتوو داوای لێبوردنی لە من کرد. وتی ببوورە هەڵەکە لای تۆوە نەبووە، بەڵکو تەماشای کامێرا کراوە. لەو کاتەدا مۆزەفی بەنزینخانەکە گۆڕاوە و تۆش لەو کاتەیە بە تەلەفۆن قسەت کردووە. ئازاد کرام و بەرەو کیل ڕۆشتم و سواری کەشتی بووم بۆ دانیمارک و لەوێشەوە بۆ سوید ڕۆشتم و لەوێشەوە نەوەستام تا نەرویج و شارەکەی کە خۆم تێیدا نیشتە جێم. کاتژمێر 3 شەو گەیشتمە ماڵەوە و لێی خەوتم. بۆ بەیانی هەڵسام 2 ڕۆژ بوو ئەڵمانیام جێهێشت بوو. تەلەفۆنێکی زۆرم بۆ هاتبوو لای سامانەوە، وا هەستم کرد تەنها بۆ هەواڵ پرسیم بووە. تەلەفۆنم کردەوە بۆ سامان، ئەویش بە پەلە وەڵامی دامە و وتی: وەڵا هەموو ئاڵتونەکانیان لە ئیقبال دزیوە کاک ماکوان. ماکوان: سەلامی کوڕی سەلامەتە یاخودنا. سامان: بەڵێ منداڵەکەی سەلامەتە، بەڵام ڕافی هەمووی دزیوە، پێدەچێت دەستی حوسێنشی تێدا بێ. ماکوان: ئەوە کێشەی من نییە و خۆتان ئازادن چی دەکەن. ئیقبال: ماکوان چی بکەین باشە؟ ماکوان: تەشتێک قوڕ بهێنە بیکە بەسەری خۆت و باوکتدا. سوزانم کاکەوە کێشەی من نییە، خۆتان سارەسەری بکەن. سامان: کاک ماکوان من لەبەر خاتری تۆ لێرە هێشتومەتەوە، چی لێ بکەم؟ ماکوان: چی لێ دەکەی بیکە، با بڕواتەوە ملی بشکێنێ. سامان: ئەو بووە تووڕەی کاک ماکوان. ماکوان: ئەی سەرچۆپی بگرم بە هەواڵە خۆشەکانتان یان شێخانی بۆتان هەڵپەڕم؟ سامان: پرس پێ دەکەین وەکو برا گەورە. ماکوان: ئەوی دەیڵی جێگای پرسە، لەبەر من خەڵک لە ماڵەکەتدایە و لە کاتی ناڕەحەتیدا دەری بکەی. من دای دەخەمەوە ئەو کێشی خۆتانە و چۆن سارەسەری دەکەن بیکەن. تەلەفۆنم داخستە و زۆر بێتاقەت بووم و خەفەتم خوارد. لە خۆمە وتم با تەلەفۆنێک بکەم بۆ حوسێن. تەلەفۆنم بۆ کرد و قسەمان کرد. دیار بوو ئاگای لە دزیەکان نەبوو، چونکە سوێندی بۆ خواردم کە ڕافی دز نییە، بەس وەکو تۆڵە لە ئێمە ئەو کارەی کردووە، خەڵکم بە شوێنیدا ناردووە بیهێنن. ماکوان: با ئیقبال لە ماڵی ساماندا نەبێ، ئەو هەتیوە زۆر چروک دیارە. حوسێن: بەخوا قسەی وا بکات ئەی کوژم، خۆ ئاگادارم ئیقبال شت دەکڕێ بۆ ئەویش. ماکوان: هاوکاریان بکات تۆ سۆفیت. خوا حافیزیم کرد و سەرقاڵ بووم بەکاری خۆمەوە. ڕۆژێک لە دوکان ئافرەتێکی کورد خۆی کرد بە دوکانەکەمدا و بە پێکەنینەوەوتی: تۆ ماکوانی؟ ماکوان: ئەگەر خوای گەورە لێمان قبول بکە من ئەوم، ئەمر کە بزانم چی دەوێت. ئافرەتەکە: من زلی ژێرەوەم دەوێ هەتانە یاخودنا. ماکوان: خوشکی من لێرە ئەمانە نافرۆشی. ئافرەتەکە: ئەی ئەو بلوسانە بۆ من دەبێت یاخودنا. ماکوان: نازانم خۆت تاقی بکەرەوە، ئەوە ژووری خۆگۆڕینە. خۆی کرد بە ژووری خۆگۆڕینەکەدا بانگی منی دەکرد: ماکوان ماکوان، وەرە بزانە لێم جوانە یاخودنا. ماکوان: ئاوێنەی تێدایە خۆ سیر بکە خاتون،
وەرە دەرەوە با تەماشای بکەم. ئافرەتەکە هاتە دەرەوە و تەماشام کرد، وتی جوانم یاخودنا. ماکوان: نەوەڵا زۆر ناشرینە، ڕێک لە داهۆڵ دەچیت. ئافرەتەکە: وەرە بە زەوقی خۆت دانەیەکم بۆ هەڵبژێرە. ماکوان: من زەوقم بە کەڵک نایە، یەک خولەک بوەستە. تەلەفۆنم کرد بۆ خێزانم و کاتی ئیسراحەتی بوو، داوام لێ کرد بگەڕێتەوە دوکان و لە بازاڕەکەدا لەگەڵ هاوڕێکیدا قسەی دەکرد. وتم با لەو فیتنەیە نەجاتم بێ. باش بوو خێزانم هاتوو بەڕێ کرد، زۆر بێ شەرمانە ڕەفتاری دەکرد. وا هەستم دەکرد کە ویرسانی نالەبار ناردبێتی، بۆیە لە دڵی خۆمدا ترسام. کامێرای دوکانەکەم نەکەوت بۆ کار، چاوەڕوانی بەستنی بووم، بۆیە زوو خۆم دەرباز کرد لە دەستی و خێرا خێزانم بان کرد. ئەوەی کەلی دەترسم لە ژیانمدا 3 کاڵای زۆر گران بەها و ماندووکردن، ئەوانیش ئافرەت و پارە و پلە و پایەیە. مرۆڤ لە تەمەنی 15 ساڵی تا 25 ساڵی هەرچی بکە زۆر لەسەری ناکەوێت. دوای ئەوەی کە پێی خستە سەر و 25 بۆ 35 ساڵی پێویستە خۆی بناسێنێ لە ڕووی کۆمەڵایەتی و ڕەهەندەکانی تری ژیان و کار و کەسابەتەوە، هەروەها خۆشی دروست بکە. لە 35 بۆ 55 ساڵی بەرهەمەکەی دەخوا. خۆ ئەگەر کەسێک لە سەروی 35 ساڵیەوە کەسایەتی بڕوخێیان بشکێت یاخود بڕوشێت، زۆر ئاستەما هەڵسانەوەی، هەروەها ئەو متمانەی کە لە ناو خەڵکدا دروستی کردووە دووبارە بەدەستی بهێنێتەوە. بۆیە دەترسام لە قسەی خەڵکی، لە تێکچوونی خانەوادەم. هەموو ئەوانە کاریگەری لەسەر کەسایەتی مرۆڤ هەیە. بەردەوام بووم لە ژیانی ئاسایی خۆم. ڕۆژێکی تر هاتەوە ئەم جارەیان کامێرای دوکان کاری دەکرد، هیچ کێشەم نەبوو. دەنگ و وێنەی بە جوانی تۆمار دەکرد، لە دووری 100 مترەوە دەنگی بە تەواوەتی و بە باشی تۆمار دەکرد. کە هاتە ژوورەوە من وەک پیشەی هەمیشەی خۆم دەسوم بە دەمی کڕیارەکانمەوە کە ئەو هات دانیشتم و ڕووم لێ وەرگێڕا و خەریکی سیرکردنی جلوبەرگ و فاشنی نوێ بووم لە سایتی ئێرۆ مۆدا. نزیک بۆیەوە و تەماشای بلوسێکی دەکرد. پرسی ئەمە بای چەندە؟ ماکوان: نرخەکەی لەسرە، نازانم بای چەندە. دووبارە خۆم سەرقاڵ کردەوە بە تەماشای مۆدێلات. ئافرەتەکە وتی: ماکوان بۆچی وا قسەم لەگەڵ دەکەی؟ ماکوان: کچی خۆم 3 تەمەنی تۆم هەیە بۆ ناڵی کاک ماکوان، خۆ لە تۆ نەبوومە، ڕێز و ئەدەب باشە بۆ مرۆڤ ئەگەر هەی بێ. ئافرەتەکە: هەر نەتپرسی من ناوم چییە یان ناوی تۆ چۆن دەزانم؟ ماکوان: هیچ ئیشێکم پێ نییە، هەر کەسێکی خوشکی بەڕێزی منی، زانینی ناوی منیش ئاساییە، چونکە من خەڵکی زۆر دەناسم، خەڵکێکی زۆریش دەمناسێت. ئافرەتەکە: من زۆر معجیبم بە دەنگت. ماکوان: من تا ئێستا گۆرانیم نەوتووە، بزانە بە ماکوان هەورامی گۆرانی بێژ لێت تێک نەچووە؟ ئەوە ماکوان کەریمی گۆرانی بێژە و منیش ماکوان کەریمی ڕۆژنامە نووسم. ئافرەتەکە: منیش ڕۆژنامە نووسم و مەبەستم دەنگ خۆشی نییە بۆ گۆرانی وتن، بەڵکو بۆ قسەکردنە. ئافرەتەکە هاتە پێشەوە بۆ تەوقەکردن، وتی: ناوم لاڤینە. ماکوان: خۆشحاڵم لاڤین خان، من بۆ خانمان ڕێستان دەگرم و تەوقەتان لەگەڵ ناکەم، حەز دەکەم ڕێزی زیاترتان بگرم، دەستم دەگرم بە سنگمەوە بۆتان. لاڤین: ناوەکەم خۆشە یاخودنا. ماکوان: ئەگەر ناوی خۆت بێت خراپ نییە. لاڤین: ناوی خۆمە، فەرم و تەماشای ئایدی کارتەکەشم بکە. ماکوان: مەبەستم ئەوە نییە، زۆر کەس هەیە ناوی شەمسەیە یاخود گوڵچینە، بەڵام ناوەکانی خۆیان دەگۆڕن و خۆیان ناسک دەکەنەوە دەیکەن بە لاڤە و بە تاڤە و بە نون و هەتا دوایی. لاڤین: ئەمە دوکانی خۆتە کاک ماکوان؟ ماکوان: نەخێر، هاوسەرەکەم خاوەنێتی، من کرێکارم و ئیشی بۆ دەکەم. لاڤین: واتە خێزانت ئەوەندە دەوڵەمەندە؟ ماکوان: چی دیوە، ئەمە هەر هیچ نییە، 100 ئەوەندەی تری هەیە. لاڤین: بەچی وا دەوڵەمەند بووە؟ ماکوان: بە من دەوڵەمەند بووە. لاڤین: چۆن شتی وا دەبێت؟ ماکوان: من هەم بۆیە دەوڵەمەند بووە، هەرگیز خیانەتم لێ نەکردووە، هەرچیم پێ بڵێ بە قسەی دەکەم و خواردنی بۆ دروست دەکەم و قاپی بۆ دەشۆم و هەتا دوایی. لاڤین: وەڵا تۆ کەسێکی باشی. ماکوان: ئەی پیاوەکەی تۆ ئەوەت بۆ ناکە؟ لاڤین: ببوورە، من پیاوم نییە. ماکوان: گاڵتە دەکەی، لە ژن دەچیت. لاڤین: بەڵێ جیا بوومەتەوە. ماکوان: بەدەم و چاوت دابێت پێ دەچێ منداڵیشت هەبێ. لاڤین: بەڵێ 2 کچم هەیە، لە پیاوی یەکەمم و کوڕێکشم هەیە لە پیاوی دووەمم. ماکوان: ئەی لەشە ساغ بێ، ئەی بەنیازی سێم نیت؟ لاڤین:
ئەگەر پیاوێکی باش هەبێت بۆ نە، بەڵام هاوتەمەنی خۆم بێ. ماکوان: بۆ تۆ تەمەنت چەندە؟ لاڤین: تەمەنم 32 ساڵ. ماکوان: وەڵا کچی خۆم، تۆ لەم خەتە ئاوا کار بەکەی دەچی بۆ 4 و 5ش. لاڤین بە تووڕێیەوە وتی: بۆ وا قسەم لەگەڵ دەکەی؟ ماکوان: ئەی چۆن قسەت لەگەڵ بکەم؟ خۆ بە زۆر بانگم نەکردووی، تۆ هاتووی بۆ دوکانەکەم و باسی ئاژدا و ئابایی خۆتم بۆ دەکەی. دەی بۆ دەرەوە ئەگەر بەدڵت نییە، من هاتووم بۆ لادیان تۆ لە دوکانەکەی مندای. ماکوان ئەڵێ: لە ڕاستیدا منیش ئەو تووڕەبوونیم دەویست، دەمزانی خۆی دەنوێنێ بۆ ئەوەی ئەوەندەی تر بیشکێنم. بێدەنگ بوو، خۆی سەرقاڵ کرد بە تەماشاکردنی جلوبەرگەوە. هەمووی هەڵشێوان بەسەر یەکدا. منیش هەر نەچووم بەدەمیەوە. کڕیاری ترم دەهات و زۆر بە جوانی بەدەمی ئەوان دەچووم و ئەویشم ئێهمال کرد. بەرامبەریشم دوکانی قاوەخانەیەک بوو. چۆیە ئەویانە و دانیشت و منیش سەرقاڵی کاری خۆم بوو. ماوەیەکی پێچ و دیسان هاتەوە بۆلام. هەر هاتە ژوورەوە منیش وتم: دەزانم ناوت لاڤینە، ڕۆژنامەنووسی و 2 شوت کردو و 3 منداڵت هەیە، ئەتەوێ دووبارە شوو بکەی. منیش بەداخەوە نە بە ئاشکرا و نە بەنهێنی لەو خەتە ئیش ناکەم. لاڤین: ئەم شەو لە ماڵی ئێمە جەژنی لەدایک بوون هەیە بۆ نایی؟ قسەکانت زۆر خۆشە. ماکوان: تۆ وتت من ناوم ماکوانە، پێم بڵێ چۆن منت ناسی و دەنگی من چۆن خۆش بووە بەلاتەوە، چۆن گوێت لە دەنگی من بووە، ئەوەم پێ بڵێ دێم بۆ ماڵتان. لاڤین: تۆ مەلا ماکوانی، ئەوەی کە باسی ئیسلام و شتی وا دەکا. ماکوان: بەڵێ من ئەوم، خێزانیشم بێنم بۆ ماڵتان یان هەر خۆم بێم؟ لاڤین: نانا، هەر خۆت وەرە. ماکوان: چ مەلایەکت بینیوە کاری وا بکات و بەتەنها بچێ بۆ ئاهەنگ، بۆ لای ئافرەتێکی تەلاق دراو بەو جوانیی کە خاوەنێتی، کە هاتم بۆ ماڵتان چی بکەین؟ تەنها بڵێم جەژنی لەدایک بوونتان پیرۆز بێ؟ طەبعاً کەسی واشی لێ نییە، هەر خۆم و خۆت دەبین، وایە یان نا؟ خۆش دیارە لاڤین خان. لاڤین: قەیسێکە وەکو 2 هاوڕێ خواردنێک دەخۆین بە یەکەوە. ماکوان: هاوڕێی بەڕێز و بەڕێزدار بین، یان وەکو عەرەب دەڵێ بین الأحباب تسقط الآداب. لاڤین: ببوورە عەرەبی نازانم، بە دڵنیایەوە من ڕێزت دەگرم. ماکوان: لاڤین، بووە خۆت هەڕاز دەکەی بۆ من، کواشکۆی ئافرەتایەتی و ژنایەتیت، بۆ ئامادەی خۆت بخەیتە بەردەست هەموو کەس. لاڤین: من خۆم ناخەمە بەردەم کەس مەگەر خۆشم بوێت. ماکوان: قسەیەکی خۆشە، چاوبەستێکی زۆر باشە بۆ ئەوەی چاواشەکاری پێ بکەی. پێم بڵێ پەیامەکە چییە و کێ ناردووتی؟ لاڤین: من کەس نەی ناردوم، بەڵام تۆ دڵمردوو و دڵڕەقی، هیچ شتێک تێناگەی. ماکوان: نەخێوانییە، باش تێدەگەم و دەرزانم چیت دەوێ و ڕاستیش ناکەی، بە چاو تا دیارە کە ڕقت لە منە و ئەوەشی کە ناردووتێتی پیاوی ئەوە نییە من هەڵخەڵەتێنێ پێش ئەوی تۆ بنێرێ ئەو ئەحمەقە باسی تۆی کردبوو. کەوامود ئەویش ڕەنگی تێکچوو. لاڤین: ئەوان پێیان وتویت؟ ماکوان: ئەرێ وەڵڵا ئەوان وتیان، هەر بە خۆمی وت کە بە پارە، بە ئافرەت، بە هەموو شتێک هەوڵ ئەدەین بۆ هەڵخەڵەتاندنت. خوشکە بەڕێزەکەی من، تۆشان بردۆتە ناو گروپەکەیان، حتمەن هەڵیان خەڵەتاندوین. لاڤین: بەڵێ لە گروپەکەدا پلانەکانیان پێوتم. ماکوان: دە باشە کەسی من بۆ خۆت هەڕاز دەکەی، لە پێناوی چی باوکی من خاوەنی خێزانم، باشە تۆ هەر دەبێ ئەقلت بۆەوە بشکێ کە لەگەڵ ئافرەتدا ڕابێرم؟ من چۆن لەگەڵ کورد دەستێکەڵ دەکەم؟ ئەو هەموو ئافرەتە ناسک و جوانە ئەوروپیە هەیە، من هەرگیز لەگەڵ کووردا کاری وا ناکەم. لاڤین: وەڵڵاهی مادام ئەوەندە بێ ئەخلاقن، خۆیان دەمنێرن و خۆشیان ئاشکرام دەکەن، دەبێت دار بدەم بە ڕوحیاندا و هەموو شتەکانیان بڵاو بکەمەوە. ماکوان: ئەی مادام بۆچی وەستاوی هەمووی بڵاو بکەرەوە، بیهێنا خۆم بۆتی بڵاو دەکەمەوە. لاڤین: وەرە تەماشا بکە ئەو هەموو چاتانە کە لەگەڵمدایە. ماکوان: چاتی چی؟ لە دڵی خۆم داوتم تۆ بڵێ جنۆکەکانیش فەیسبووکیان هەبێت و چات بکەن؟ من تا ئەو ساتە وەختە ژوا مەزانی لەلایەن ویرسانەوەیە. کە تەماشای چاتەکانم کرد، سەیر دەکەم مولحیدەکان کۆبوونەتەوە و ئەم هەموو شەیتانە ئینسانە لە چات گروپەکاندا ئەم ئافرەتە فەقیرەیان هەڵخەڵەتاندووە، ئەویش بۆ ئەوەی لەگەڵ مندا کاری خراپە بکات و دوای ئەوە بڵێ ماکوان دەست درێژی کردوتە سرم و زۆر شتی تر، بە قارەمان و خاوەن فکر ناویان بردووە. لاڤین: ئەو سەگانن، هەموو چاتەکانیان لە بەردەستتدایە، چی لێ دەکەی بیکە؟ ماکوان: لەگەڵیاندا بڕۆ هیچ مەڵێ جارێ، بەس پێم بڵێ چی پاڵی پێوە نای لاشی خۆت ئاوا بە ئاسانی هەڕاز بکەی؟
باشە گریمان منت هەڵخەڵەتاند و لەگەڵتدا ئەوەی ویستم کردم. ئەی باشە تۆ دەزانی ئەوە مانای چییە؟ لاڤین: ئەوان وایان لە منگەیان لە پێناوی ئازادی و خۆشنودی مرۆڤەکانە. تۆ تیرۆریستی و پێویستە بمریت و بگیرێ و ئیتر نازام زۆر شتی تریان وتووە. زۆر بێتاقەتم. ماکوان: ڕەوشەکەم بەدڵ بوو، بۆم هاتبووە بەردەست و زانیاری نوێم دەستکەوت لەسەر ئەو تەوەرە ئیشم دەکرد. پاشان وتم: باشە لاڤینگیان کچی خۆم، ئەزانی ئەوان دوای وەکو سۆزانی تەماشای تۆ دەکەن؟ تۆ دەزانی ئەوان دەوری ئافرەتی سۆزانی بە تۆ دەبینن؟ ئەزانی تۆ شەرەفی خۆت بە ئاسانی ڕادەستی من کرد؟ گریما من تیرۆریستم، بەڵام ئێوە زۆر تیرۆریستترن. تۆ هاتووی کەسایەتیم دەکوژی، خانەوادەیەک زیاد دەکەیتەوە، منداڵەکانمان لە نازی دایک و باوکیان دەکەی، کەڕامەتیشم دەشکێنیت و بە درۆژ من دەخەیتە زیندان. بڕوا بکە شەیتان کاری واناکە. جا من شەیتان زۆر دەناسم، بەس بڕوا بکە شەیتانەکان زۆر بەڕێزترن. لاڤین: سوپاس، تااقەتی هیچم نەما، من دەڕۆم. ماکوان: نامەڕۆ، یەک کاژمێری تر دوکان دادەخەم، بەیەکەوە دەڕۆین، نانیش دەخۆین و زیاتر لە خزمەتتاندا دەبم. من ئاڵتونم دەستکەوتووە، چۆن وازی لێ دەهێنم؟ هەر قسم بۆ دەکرد ئینجا پێم وت چەندیان پارە دایتیە بۆ ئەم کارە. لاڤین ژووتی: پارەیان نەداومەتێ، کەسێک بەڵێنی داومەتێ ئەگەر ئەو کارە بە تۆ بکەم ئەوە ئەو من دەهێنێت. ماکوان: قاقای پێکەنینم لێدا وتم: کچەکەم، ئێمە پیاوە هیچ و پوچەکانشمان کە پیا و بێکاری وان ناکە. تۆ شەڕێفی خۆت ئەدۆڕێنیت و ئەبیتە سۆزانی. چ پیاوێک توانای هەیە سۆزانیەک بهێنێ؟ ئێستا تۆ وازدە سۆزانی خۆت بهێنە، تەماشای ئەوە بکە کە ئەو هیچ و پوچانە ئافرەتیان بۆ من ناردووە. ئاخر کچی خۆم، هاوسەرگیری و خانەوادە پێویستی بە ڕەوشتە و پێویستی بە وەفایە. ڕاستگۆیی دەوێ، شەرەفمەندێتی و لە خۆبوردەیی دەوێ. تۆ پێت وایە بەو حاڵی کە هەتا تۆ سۆزانی بیت و ئەویش هیچ و پووسێک بێ، ژیانتان خۆش دەبێ پێکەوە یاخود نا؟ لاڤین: کاک ماکوان، دەزانم تووڕێی، بەس کەم بمشکێنە. بەس نییە ئێمە وەکو ڕێکخراوی دەنگی ئازاد کردومانە. من بە حیساب لە دەستگایەکی مخابەڕاتیدا بووم. ماکوان: حەز دەکەم باش بزانی، هەر دام و دەستگایەک بیر لە شتی وا بکاتەوە ئەوە دەیوثە. پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ دەفەرموێ: ئەو کەسانە لە ئاگردان، هەر کەس کارەکە بکات و هاوکاریان بکە، پاشان ئافرەتەکانیش هەمووی بە سۆزانی هەژمار دەکرێن. کچی خۆم وانابێ، بیر لە ژیانی خۆت بکەرەوە. آخر ئەم جیهانە ئەوە ناهێنێ کە تۆ خۆت ڕادەست بە کەسێ بکەیت و ڕقیشت لێ بێ. ئەوە تا تۆیان هەڵخەڵەتاند و لە ژێریشەوە من خەڵکی خۆمم هەبووە لە ناوتاندا و ئاگاداریان کردومەتەوە. لاڤین: کاک ماکوان، تکات لێ دەکەم با بڕۆم، زۆر بێزارم. پەیمانت ئەدەمێ کاتێکی تر دابنیشی. ماکوان: تکات دەکەم وا مەڵێ، من هەر سەرەتا دەمزانی، بەڵام نەمدەویست ڕاستەوخۆ پێت بڵێم. ئێستا خۆ درکت بە هەڵەکەت کردووە، دەبێ خۆشحاڵ بی کە من ڕاستگۆیەکە دوای لێکردم ڕێزت بگرم. خۆ دەتوانم تۆڵت لێ بکەمەوە، خۆشت دەزانی بەخوا بیر لە شتێک بکەمەوە هەرچی بێت ئەنجامی دەدەم. جا من زۆر ڕێزت دەگرم لەبەر ئەوەی ڕاستەوخۆ خۆت پەشیمان بوویتەوە. دوکانم داخست و تەلەفۆنم کرد بۆ خێزانم و وتم: تۆ نان بخۆ، من لەگەڵ ئافرەتێکم لە دەرەوە، نان دەخۆم و چاوەڕێی من مەکە. لاڤین: ئەوە ئاوا بە ئاشکرا بە خێزانت دڵی لەگەڵ ئافرەتێک نان دەخۆم؟ ئەی ئاساییە بەلایەوە؟ ماکوان: بەڵێ ئاساییە، بۆ ئافرەت مرۆڤ نییە؟ ئەوە ئێوەی مولحید و بێدینن لە ژێرەوە شتی قۆڕ زۆر دەکەن، بۆیە لاتان ئاسایی نییە. بەڵام من درۆی لەگەڵ ناکەم، ئەوە تا لەگەڵ تۆم و لێم دڵنیایە کە ئەو ماکوانەم و قسەم لەگەڵ تۆ کرد. لەبەر ئەوەش پێی دەڵێم چونکە تا من نەڕۆمەوە ئەو نان ناخوا. دوای ناخواردن هەر بە خێزانیشم دەڵێم چایەکمان بۆ دروست بکە و دەڕۆین بۆ ماڵی ئێمە و دوای ئەوە ئەدبمەوە بۆ ماڵەکەت. بۆیە وان پێیوت چونکە مەبەستم بوو بزانم ماڵی لەکوێ. نانمان خوارد و قبوڵی نەکرد بێتەوە بۆ ماڵەوە لەگەڵمدا. دیار بوو شەرمی دەکرد، بەڵام برمەوە بۆ ماڵەکەی لە شوقەیەکی یەک ژووریدا بە تەنها دەژیا. گەڕامەوە بۆ ماڵەوە، لاڤینیش هەموو چاتەکانی بۆم نارد و ئیمەیل و پاسۆردی خۆی دامێ، سومە گروپەکەیان و هەموویم هێنا. ستافەکەیشم بە خێرایی هەموو شتەکانیان خەزم کرد. زۆر سوپاسی لاڤینم کرد و زۆر شتم دەستکەوت و بڕیارماندا هەمووی بڵاو بکەینەوە لەگەڵ ستافەکەمدا لە فەیسبوک و یوتیوب و سایتەکاندا. بە پلان دەستمان پێکرد، بەڵام بەداخەو لەو کات و ساتەوە ڕیپۆرتی من دەستی پێکرد لە یوتیوب و فەیسبوک. هاوڕێ ئەفغانیەکەم هات بۆ لام کە لە ڕێگەی ئەوەوە ئەڵڵا بەخشم ناسی بوو. هات بۆ لام لە دوکان، وتی: ماکوان، هەرچیت کردووە هاوکاری ئیقبال بکە. ماکوان: بەخوا ناتوانم، دوکانیش چۆڵ ناکەم و خەڵکی خۆتان بچن بە دەمیەوە،
ئاڵتوونی لێ دەزراوە ئەوەندەی تر هەیە خۆی گەمژەیە من چی بکەم؟ هاوڕێ ئەفغانیەکەم وتی من هاوکاری دەکەم و ئاگام لە دوکان دەبێت هەرچیشم نەزانی بە خێزانت دەڵێن. ماکوان باشە قبولمە حەزم دەکرد هاوکاریان بکەم و بڕیارمدا بگەڕێمەوە بۆ ئەڵمانیا بۆ کاری ئیقبال. شەوەکەی خۆم ئامادە دەکرد بەرەو ئەڵمانیا بۆ ئەوی لە ناو کەشتێکەدا بخەوم. کاتەکەم وا دانابوو بۆ کاژمێر 11 بەیانی بگەمە ئەڵمانیا و شەو لە سویدەوە کاژمێر 3 شەو سەرکەوم. کەوتمە ڕێو لە ڕێگادا لە بنزین خانەیەک لامدا و بۆ کڕینیش تومەک تا هاتمەوە ئەعوەر دانیشت بوو لە سایارەکەمدا. پێم وت چیە ئەعوەر کتێبێکت دامێ و لێت سندمەوە ئەوەی نوستراداموس هیچ چیرۆک ئەو بەچی ڕوویەکەوە هاتوویت بۆ لام ئەو ناوە خۆششت لە خۆت نابوو موعەیەت. ئەعوەریش وتی ماکوان هاتووم بۆ لات ئەم ساڵ 2018 بانگێشکرای بۆ کۆنگرەی بێلدەربێرگ گروپ. ماکوانش وتی ئەمە چییە تۆ باسی دەکەی؟ ئەعوەر بەڕاست نازانی چییە؟ ماکوان ئەگەر بمزانی با پرسیارم نەئەکرد. ئەعوەر ئەمە ئەو گروپەیە کە ویرسان دەیەوێت تۆی تێدا دروست بکە کە تەنها بۆ پیاوە گەورەکانی خاوەندە سەڵات و سیاست و ئابووری و نفوزە. ماکوانش بە قاقای پێکەنینەوە وتی دەی من بۆ بسم بۆ ئەو جێگایە نە دەسەڵاتم هەیە و نە سیاست دەکەم و نە کەسێکی زۆر دەوڵەمەند و سەرمایەدارم نە خاوەن نفوزیشم. بڕۆ عەرەبانەکەت ڕاکێشە و بە ویرسانش بڵێ فێڵەکەی زۆر سادەیە. ئەعوەر ماکوان گەورەترین بەخت ڕووی تێکردووی نازانم بوا دەکەی و کێشەکەش لەوەدایە هەتا تۆ سەرکێشی بکەی ئەوان سەرکێشتر دەبن جا بۆ وا دەکەی خۆشت و ئێمەش ماندوو مەکە. ماکوان خۆ تۆ بە عەرەبیەکی عێراقی قسە دەکرد ئەم کوردیە جوانە لەکوێوە فێر بووی؟ خەریک بۆ وەڵام بداتەوە. منیش نەمهێش پەلە مەکە وەڵام مەدەرەوە قسەکانم تەواو نەکردووە. تۆ نە باوکی تۆ نە ئیبلیسی باوکە گەورەتان نەویرسانە تڕا ناتوانێ هیچ بەرامبەر بە من بکە. من کە تەرەفی خودام هەڵبژارد بێ چۆن دێمە لای ئێوە کە تەرەفی شەیتانن. ئەعوەر چەند زمانێک دەزانم بەڵام هیوام وایە بتوانی لەو گروپە کار بکەی لە هۆڵەندا چاوەڕێت دەکەین لە هۆتێلێک مانگی 5 ساڵی نوێ. خۆشم پێشوازی لێ دەکەم و ئەوەی تۆ حەزی لێ بکەیت و بە خەیاڵت دانێت بۆ دەکرێت بە هاتنت بۆ ناو گروپەکە. ماکوان نایەم و نامەوێ ئەتوانی بڕۆی ملت بشکێنی دەنا دانە بەزید ئێستا خۆم و ئۆتۆمبیلەکە و تۆش ئەدەم بە شتێکدا تا هەردوو چاوت بێتە دەرەوە. لای خۆمەوە هەموو دەرگە و پەنجەرەم قوفڵ کردبوو نەی دەتوانی زامی سیارەکە بکاتەوە بڕوە نەدەیتوانی دەرگاکەش بکاتەوە. بەبیرمدا هات چەقۆیەکم لابوو لای دەرگای ئۆتۆمبیلەکە دام نابوو. چەقۆکە ئۆتۆماتیک دەکرایەوە. بیرم لەوە کردەوە دەستی بدەمێ و دەری بهێنم و ڕێک بیکەم بەسەر دڵیدا کە بیری چەقۆکم کەوتەوە بە پێکەنینەوە وتم باشە ئەعوەر هۆتێلەکە خۆشە ئەگەر ڕازی بم؟ ئەعوەر هۆتێلەکە لە نزیک شارێکە لە ئارنیم و هەر ناوی بیلدەربێرگە بەناو بانگترین و باشترین هۆتێلی دنیایە. هەردەنگی چەقۆکە هاتە دەرەوە لە دەستی چەپم دامە دەستی ڕاستم و بە دەستی چەپم سوکانەکەم گرت ویستم بە توندی بیدەم لەسەر دڵی دەستم داهێنایەوە بۆ ئەوەی لێی بدەم. ڕاستەخۆ کوشنەکەی کون کرد و ئەعوەرش دیار نەما. لەو کاتەدا لەسەر خەتی خێرا بووم خوای گەورە ڕەحمی پێکردم دەنا خەرەی بوو لەو مەسافەیەدا خۆم بدەم بە ئۆتۆمبیلێکی تردا لە بەرساوم دیار نەما. بەڵام چەند دەقەیەک تەماشام کرد لە کوشنەکەی دواوە دانیشتووە و پێشم پێدەکەنێ. زۆر پەس بووم ترسام پەلامارم بدا ناچار ئۆتۆمبیلەکەم هێواش کردە و لامدا بۆ ئەوەی بە تووڕێیەوە ئۆتۆمبیل لێ نەخڕم. کە لامدا دەرگام کردەوە وەک گیزەی مێژ ئاگام لێبوو دەرچوو. تەلەفۆنم کرد بۆ کوڕێکی هاوڕێم لە هۆڵەندا کە ماوەی 30 ساڵ بوو لە وڵاتەدا دەژیا و پیشەشی پزیشک بوو. وتم هەواڵی هۆتێلێکم بۆ بپرسا لە نزیک ئارنێم بزانشتی وا بوونی هەیە یاخودنا ئەگەر هەبوو بزانە شەوی بەچەندە لەوانەیە 2 شەو بسمە ئەو هۆتێلە. بەردەوام بووم لە لێخوڕین بەرەو ماڵمەوە کێکێکە لە شارە گەورەکانی سوید لەوێوە سواری کەشتی ببم ڕاستەوخۆ بۆ کیل کە شارێکی ئەڵمانیە. هاوڕێکم تەلەفۆنی بۆ کردمەوە داوام لێ کرد دای بخە نزیکەی 10 خولەکی تر لە ناو کەشتیەوە قسە دەکەین. لە سەرەدا وەستاوم بۆ ناو کەشتی دوای ئەوە تەلەفۆنم بۆ کردەوە نزیکەی 9 کاتژمێری پێدەسوو تا دەگەیشتە کیل لە ئەڵمانیا و چوومە ژووری خۆم لە ناو کەشتێکەدا و بەهێمنی و ئارامی دەستم کرد بە قسەکردن لەگەڵ فریادی هاوڕێم و ئەویش بۆی باس کردم. فریاد کاکە بەڵێ ڕاستە هۆتێلێک هەیە لە نزیک ئارنێم ناوی بێلدەربێرگە شەوێک مانەوە تێیدا بای 1000 یۆرۆیە
مەرزی مانەوە دەڵێت دەبێ خاوەنی پێگەی سیاسی بیان بزنسمان بی یاخود کەسێکی ناسراوی دیبلۆماتیک بی. هەرزانترین ژووریش بەو پارەیەیە، بگرە ژووری تێدا هەیە کە تەنها بۆ یەک شەوێک داوای 6,000 یۆرۆ دەکەن. ماکوان بەجددی تێیان ڕادەبێری شتی وا چۆن دەبێ؟ فریاد نا بەڕاستمە، جا تۆ بۆ نایە بۆ لای من و دەچیتە هۆتێل؟ ماکوان من دەسمە ئەڵمانیا، کەسێک ویستی لەوەیە بیبینم بۆیە هەواڵم پرسی. فریاد ئێکاکە تۆ خۆت دەزانی هەموو هۆڵندا بە 5 سەعات دەگەڕێ، وەرە لای من بۆ داناغ دوای بەیەکەوە دەڕۆین. ماکوان باشە بزانم چۆن دەبێت. فریاد بۆ زانیاریت ئەو جێگایە شوێنێکی وا ئاسان نییە، لەسەریم خوێندەوە زیاد لە 1000 پۆلیس پاسەوانی دەکەن. ماکوان شتی وا چۆن دەبێت؟ ئەی مەگەر هۆتێل نییە؟ فریاد ماوەی 30 ساڵە لە وڵاتەدام یەکەم جارە ناوی ببیستم و کە چوومە ناو پێگەی هۆتێلەکە زۆر ترسناک هاتە بەرچاوم. ماکوان تکایە سەرکێشی مەکە، ئەمە جاران نییە خۆت بکەی بە هەموو جێگایەکدا و نەترسی. ئەو شوێنە جێگایەکی ئاسایی نییە، دڵیشم لە خۆوە بە تۆ باش ناڵێ، هەرسی پێویستە هاوکاری دەکەم و وازە و جێگایە بهێنە. ماکوان باشە بەس پێم بڵێ ئەو جێگایە چییە؟ یان زیاتری لەسەر بخوێنەرەوە با بزانین چییە، چونکە با منیش هەڵ نەخەڵەتێنن کە سابەتە و کارێکی ئاساییە، لەوانەیە پارەکەم بخۆن. بۆیە ئەو درۆ سپیم کرد هۆکارەکەی ئەوە بوو کە فریاد منی زۆر خۆش دەویست و پێشتر لە سلێمانی منداڵی یەک گەڕک بووین و لە قوتابخانی ناوەندیش بەیەکەوە بووین. لەگەڵ فریاد قسەکانمان تەواو کرد، لە دوای پشوویەکی باش حەمامم کرد و خۆم گۆڕی بۆ ئەوی بچم بۆ ناو بازاڕی کەشتێکە و لە ناو دوکان و چێشخانە و جێگاکانی پیاسەیەک بکەم و نانێک بخۆم تا هەندێک ماندوو دەبم و هەروەها بە ئارامی دەخەوم تا بەیانی کاژمێردا دەگاتە کیل. لە ناو بازاڕی کەشتێکەدا دەگەڕام، کچێکم بینی زۆر جوان بوو، لێکێک لەو کچانە دەسوو کە کاتی خۆی لە شاری سلێمانی دڵمان بەیەکەوە، بەڵام هاتبوو بۆ ئەوروپا و لەوێەوە من وا ئاگادار کرابوومەوە کە ژیانی لە دەست داوە. بە دوای کەوتم بەبێ ئەوەی بەخۆی بزانێ، هەر دەمویست پێشی بکەوم بۆ ئەوی بزانم ئەو کچەیە کە یەکمان دەناسی یاخود نا، چونکە باوکی پێشمەرگە بووە لەگەڵ باوکمدا، کاتی خۆی ویستم خۆم بکوژم، باوکی نەیهێش و لە دوای ئەوەی کە دەگەڕێتەوە بۆ ئەڵمانیا هیچ هەواڵێکم لێی نەبوو. لە ساڵی 1996ەوە نەمبینیەوە، ئەوە ئێستا ساڵی 2017 واتە 21 ساڵە ئەو خۆشەویستمم نەدیوە، تاکە شتێکش کە لە نێوانماندا مابێ تەنها شعرێکە بە ناوی سروە، بەڵام کچەکە ناوی پەروانە بوو. ئیتر من خەیاڵم لێ هەڵگیرە و ئاگام لە خۆم نەما، شوێنی ئەو کەوتم لە یەکێک لە دوکانەکانی تاکس فریەکان، لە بەرچاوم ون بوو، بەڵام من ئۆقرم لێ هەڵگیرا بوو و زۆرم برسی بوو، لە تاودا برسێتیەکەم بیر چۆیەوە و هەروەها بەناو خەڵکەکەدا وەکو شێت دەگەڕم، لە بەرچاوم دیار نەما. یادی جاران و کۆنە هەواری جارانم هاتەوە، بەڵام ئومێدم نەما. لە دوای گەڕانێکی زۆر بەرەو ڕێستۆرانتێک چووم و داوای ڤێجیتار پەنینم کرد، چاوەڕوانی ئەوم دەکرد بۆم دروست بکەن. لەو ساتەدا هەمان کەس بە بەردەممدا تێپەڕی، هاوارم کرد پەروانە پەروانە. ئاوڕیدایە وتی بەڵێ من پەروانەم. دەست بەجێ لە خۆشیدا چووم بۆ لای وتم نامناسیتەوە، من ماکوانم. پەروانە ببوورە من تۆ ناناسم. ماکوان پەروانە ماکوانم، باوکت کاگڕێ بوارە بە ڕەحمەت بێ کە لە شەڕی ناو خۆدا کوژرا، نەنکرد ناوی ئافتاوە، من ئەو کوڕم کە هەموو جارێک جلو بەرگت بۆ دەناردمەوە لە ئەڵمانیاوە. ئەوەندە بە دەنگی بەرز و مشتاقیەوە قسەم دەکرد، هەرسی لە ڕێستۆرانتەکە بوو تەماشایان دەکردین. پەروانە کاکە ببوورە من نادناسم، تۆ هەڵەیت، بەڵام چۆن من دەناسی؟ ماکوان وەرە دانیشە با بۆت باس بکەم، من کوڕی شەهید عەبدولکەریم پێنجوێنیم. پەروانە تۆ خەسرەوی؟ ماکوان بەڵێ بەڵێ من خەسرەوم. پەروانە ئەی بۆ دڵی ماکوانم. ماکوان ببوورە لە خۆشی تۆ ناوەکەی خۆمم لە بیر چووە، ڕاستە من خەسرەوم. پەروانە کە خۆشحاڵم تۆم بینیەوە، خەسرە و ئێستا زۆر لە زاران قۆستر و جوانتر بووی. ماکوان تۆش لە هەموو کاتەکان جوانتری، ئەو کاتانی من چاوەڕێم دەکردی بۆ هیچ هەواڵێکت بۆ نەدەناردم. پەروانە لە دوای مردنی باوکم تووشی نەخۆشی دەرونی بووم، دایکم هات بۆ لام و ئیتر لەو کاتەوە ڕۆشتومەتەوە لای دایکم و ماوەی چەند ساڵێک لە ژێر چاودێری پزیشکی دەرونیدا بووم کە وردە وردە باش بووم. ساڵی 2000 بوو، هەواڵم ناردەوە بۆ سلێمانی بە کوڕێکی ناسراوماندا، چوو بوو بۆ لای دایکت کەچی وتبووی هاتووە بۆ ئەوروپا، ئێستا لەوێ دەژی. ژمارەی تۆی دابوو پێی، بەڵام ژمارەکە هەڵە نووسرا بوو،
کە بۆ منیان نردوو جار تەلەفۆنم بۆ کردی هەڵە بوو. ماکوان: پەروانە زۆر خۆشحاڵ بووم بە دۆزینەوەت. ئەی چی دەکەی لێرە؟ پەروانە: ئەفسەری دەریایی و کاری من ساودێری کاری GPS مانگی دەستگرتە دەریایەکانە. ئەمڕۆ کارەکەم تەواو بوو، تا 15 ڕۆژی تر پشوم هەیە، واتە 2 هەفتە کار دەکەین و 2 هەفتەش پشوو. ماکوان: کە خۆشحاڵم، واتە ئیشن نەما، دەچیتەوە بۆ ماڵەوە؟ پەروانش بە پێکەنینەوتی: بۆ خۆشحاڵ بووی، منیش تۆزێک تەریق بوومەوە و ڕەنگم سوور هەڵگەڕا. پەروانە: ئەزانی نەگۆڕاویت و وەکو هەڵسوو کەوتت هەر خسرەوەکەی جارانی؟ ماکوانش بە پێکەنینەوتی: ناوم گۆڕیوە، مانای وانییە خۆم گۆڕابێتم. ئەو شەوە حەزم نەدەکرد بڕوا، خواردنیان بۆ هێنام، پێم وت کە بخوا لەگەڵم یان بۆی داوا بکەم. پەروانە: وتی نالەوەی تۆ دەخۆم، بە زەردەخەنەشەوە تەماشای دەکردم. ماکوان: منیش هەموو گیانم پێ دەکەنی، وام دەزانی ساڵی 95 لە خوای گەورم دەویست کات نەڕوە. پەروانەوتی: لە کام ژووری؟ ماکوان: قاتی دووەم ژووری 208. پەروانە: من لەگەڵ چەند هاوڕێکی کچم بەیەکەوەین، دەچم مۆڵت لەوان دەخوازم و دێمەوە بەیەکەوە دەبین. ماکوان: خۆشحاڵ دەبم. ئەو ڕۆشت و منیش هەستێکی زۆر عەجیبم بۆ دروست بوو، وا هەستم دەکرد لە فیلمی تایتانیکدام، ئەوەندە خۆشحاڵ بووم نەمدەزانی چی بکەم. ماوەیەکی پێچ و پەروانە گەڕایەوە بۆ لام. پەروانە بە پێکەینەوە: بڕۆین بۆ کوێ؟ ماکوان: بچینە دەرەوە تەماشای دەریا بکەین. پەروانە: سەرمان نابێ ئاخر؟ ماکوانش بە پێکەنینەوە: نەخێر، ئەوە تا خۆرەتاوە، هەست دەکەم دنیا زۆر گەرم و جوانە و هەموو چواردەورم پەروانەیە. پەروانە: کەواتە با بڕۆین. بێ ئەوەی من هیچ هەست بە خۆم بکەم، دەستم خستە ناو دەستی، بەیەکەوە بە ناو بازاڕی کەشتێکەدا دەرچووین، بەدەم قسەکردنی جاران و سلێمانی و ئەو کاتانی کە بەیەکەوە دەچوین بۆ بازاڕی خەفاف و ئۆرزی و هەتا دوایی ڕۆشتین. پەروانە: هەست دەکەم زۆر خۆشحاڵی. ماکوان: ئەی تۆ خۆشحاڵ نیت؟ پەروانە: زۆر هێندەی ئەم دەریایە. ماکوان: بەڕاستی کەمە، هێندەی ئاسمان من خۆشحاڵم. ماوەیەک بێدەنگی ڕووی تێکردین، نەمدەویست بێدەنگ بم لەگەڵیدا، بۆیە پرسییم هیچ شارەزایت هەیە لە گروپی بێلدەربێرگ؟ پەروانە: بەڵێ، واتە حکوومەتی جیهان. ماکوان: چی؟ پەروانە: ئەی بۆ واتە حکوومەتی جیهان و ئەو کۆمەڵە کەسەی کە حکم و دەسەڵاتی هەموو جیهانیان بەدەستە. ماکوان: من وامزانی هۆتێلەکە و هیچی تر. پەروانە: تەواوە هۆتێلش هەیە بەم ناوە لە هۆڵندا، لە ساڵی 1954 زاینی، لە ساڵی 1954 زاینی یەکەم کۆبوونەوەیان لەو هۆتێلەدا بەست لە هۆڵندا بە ناوی ئەو هۆتێلەوە ناونراوە. ماکوان: ئەم گروپە ئیشان چییە؟ پەروانە: لێرە ژواز لە سیاست ناهێنی خەسرە و. ماکوان: ئەزانی کە دڵی خەسرە و هەموو گیانم لە خۆشیدا پێدەکەنێ، دەمێکە گوێم لەو ناوان نەبووە. دەمویست زانیاری لەسەر ئەم گروپە بزانم، بەدەم قسەکردنەوە بەناو هەموو کەشتێکەدا دەگەڕین و دەستمان لە ناو دەستی یەکتردا بوو. وام دەزانی لە شەقامی توی مەلیکی سلێمانی هیچ ئاگام لە ژیان و کەسایەتی خۆم نەمابوو. پەروانە: ئەم گروپە زۆربەی بازاڕی جیهانیان بەدەستە لە هەموو کۆمپانیا زەبەلاحەکان تا ساڵەکانی 1970. تەنها ئەمریکی و ئەوروپی لەناو ئەم گروپەدا هەبوون، بەڵام ساڵی 1999 گروپەکە فراوان بوو لە ئاسیا و ئوستورالیا و ئەفریقیا و خەڵکی تریش هاتنە ناوە، بەڵام جێگەی گرنگیان نییە. ئەوانەی ئەم گروپە بڕێوە دەبن دەبێت ئەوروپی و ئەمریکی بن. ماکوان: ئەی ئیشان چییە؟ پەروانە: هەموو جیهان بەڕێوە دەبن. ماکوان: ئەی استراتیژیان چییە؟ پەروانە: هیچ کەس نازانێت، زۆر نهێنیە و تەنانەت هیچ ڕۆژنامەنووسێک بووی نییە نزیکیان ببێتەوە و لە کاتی کۆبوونەوەی ساڵانیان بە هەزارەها پۆلیس پاسەوانیان دەکا و بە چەند مانگ پێشوەخت لە هەر جێگایەکدا کۆ ببنەوە، ئەو جێگایە بە هەموو شێوەیەک دەبێتە شوێنێکی سەربازی، وەکو ناوچەی 51 ئەمریکی. ماکوان: ناوچەی 51 ئەمریکی چییە؟ پەروانە: ئێریا 51 چۆن نازانی چییە؟ ئەو جێگایەکی قەدەغەیە. ئەو جێگایەکی قەدەغەیە، هیچ کەس ناتوانێت بچێتە ئەوێ، چونکە شوێنێکی سەربازی نهێنیە. ماکوان: بەڵێ بیرم کەوتەوە، دەزانم باسی چی دەکەی، بە حساب دەڵێن ئەوە جێگای ئەو مەخلوقانەیە کە هاتوونەتە سەرزەوی، ئەمریکا شەڕی لەگەڵ کردوون. پەروانە: ڕاستە، بەڵام پێم وابێ ئەوە درۆیە، تەنها کاری سەربازی ئەمریکی تێدا دەکرێت،
ئەم گروپە تەنانەت ئەوەشی لە ناویدایە ئەگەر نهێنیەک ئاشکرا بکە ئەوە بچووکترین سزا ئەوەیە کەسەکە بەشداری ناکاتەوە تا دەگاتە ئەوەی هەموو سەروەتەکەی لێ دەسێننەوە و دەیکوژن. لەم قسانەدا بووم لەگەڵ پەروانەدا لە کەشتێکەدا تەلەفۆنێکم بۆ هات، هەرچەندە شەبەکەم زۆر لاواز بوو. زانیم سامانە لە ئەڵمانیەوە، بۆیە داوام کرد بە نامە ئاگادارم بکاتەوە. بۆی نووسیم کە ڕافی دۆزراوەتەوە. زۆر دڵخۆش بووم چونکە مادام ڕافی دۆزرابێتەوە واتە ئاڵتونەکانیشی سەلامەتە. پەروانە بچینە دیسکۆکە ئێستا کراوەتەوە. ماکوان باشە با بڕۆین. بەدەم ڕێگاوە بەرەو دیسکۆی ناو کەشتێکە ڕۆشتین. بەبێ ئەوەی ئاگام لە خۆم بێ بە هەموو شتێک ڕازی کرابووم. دەستم لە ناو دەستی ئافرەتێکی نامەحرەم بوو. بەرەو دیسکۆی ناو کەشتێکە دەڕۆشتین. وەکو هەورە بروسکەیەک بە گیانمدا هات و شتێک چپاندی بە گوێمدا وتیان تۆ خەسرە و نیت، تۆ ماکوانی، تۆ خواناسی. دەست دەربهێنە لە دەستی ئەو ئافرەتە، بۆ کوێ دەسیتە ژوورەوە، ئەوە جێگای تۆ نییە، باش بزانە. بەپەلە دەستم لە دەستی پەروانە کردەوە، وەکو چۆن بە ترسەوە تەماشای کەسێک بکەی بەو شێوەیە تەماشای پەروانەم دەکرد. هیچ ئاگام لە خۆم نەمابوو. پەروانە ئەو بۆە تێکچووی خۆ هیچ نەبووە. ماکوان ببوورە من نایەمە دیسکۆ. پەروانە بۆچی؟ ماکوان پەروانە نایەمە ئەو شوێنانە من. پەروانە باشە بڕۆ دەسین بۆ ژوورەکەی خۆت. ماکوان هەردووکمان بچین بۆ ژوورەکەی من. پەروانە خۆت دەزانی بچینە دیسکۆیان ژوورەکەی خۆت، کوێت پێ خۆشە بۆ ئەو جێگایە دەسین، خۆت بڕیار بدە. دەستی منی خستەوە ناو دەستی. ماکوان نەهەناسم بۆ ئەدرا و نەقسم بۆ دەکرا و نەدەشم زانی چی بکەم. ئەمە بڕیارێکە بە هەردوو زەمسەرەکەیەوە چارە نووسی من دیاری دەکا. لێرەش چیرۆکەکە ڕادەگری. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوو. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش سالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسم دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.